بۆ جاری دووەم بەردی بناغی پرۆژەی شەقامی 100 مەتری لە شاری سلێمانی دانرا. پێشتریش لە ساڵی 2013 جارێکی تر پرۆژەکە بەردی بناغی بۆ دانرا و دواتر فرامۆشکرا. سەرڕایەوەی پرۆژەکە تایبەتە بە شاری سلێمانی، بەڵام ڕێگری کرا لە ڕۆژنامەنووسانی سلێمانی ڕووماڵی دانانی بەردی بناغی پرۆژەکە بکەن و تەنها ڕێگە بە 2 کەناڵی حیزبی درا. چەندتەرمی درۆژ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان هیدانی ئەو سوکاتیەی کرد کە بە ڕۆژنامەنووسانی شارەکە کرا. سەرۆکی شارەوانی سلێمانی لەسەر پرۆژەکە دەڵێت پرۆژەکە بۆ سلێمانی گرینگە و قەرەباڵخی سەنتەری شاری سلێمانی کەم دەکاتەوە و پرۆژەیەکی مۆدەرن و پێشکەوتووە. ئەم پرۆژەیە گرنگێکی زۆر گەورەی هەیە بۆ شاری سلێمانی و نەک هەر بم بۆ شاری سلێمانی، بۆ هەموو کوردستانیش. طبعاً خۆتان ئەزانن شاری سلێمانی مەجال کەمەتیایە، شارێکە تێک هاتووە لە شاخ و دەشت و دۆڵ و بەرزایی و ئەو شتانی زۆر تایە، مەجال کەمەتیایە. بە گرنگی ئەم پرۆژەیە لەوایە کە ئەتوانێت یەکسەر بەبێ ئەوەی کە هیچ سیارە و قەڵەباڵغی بێتە ناو شاری سلێمانیە کە خۆتان ئەزانن بەرەو خنکانە ڕوا، کە خۆتان ئەزانن ئاشکرایە کە ئێستا بەهۆی قەیرانی دارایی و ئەو شەڕانی کە لەم ناوچەیەدا هەبوو حرەکەی تیجاری زۆر کەم بۆ تۆ زۆر فەرقی کردووە لەگەڵ جارانە. لەگەڵ ئەوە شابینن کە سلێمانی چەند خنکاو بووە و چەند ترافیکی تیا لەسەر زەختی زۆرە لەسەری. بەڵام ئێستا ئەگەر بێت و ئینشەڵڵا بەرەو پێشە ڕۆین و ئەم قەیرانی داراییانە چاداراییە چاگە بێت و زڕۆ بەگەڕێتەوە وەکو خۆی، ئینجا ئەبینن کە ئەنجا هەستی پێەکەن کە سلێمانی چەند زەختێکی لەسەرە. بۆ یەک ئەم پرۆژەیە زۆر گرنگە و تەنها بەجێبەجێکردنی ئەم بەشەی ئێستای ئەتوانن بڵێن لە 150 بۆ 60 قەڵەباڵغی کەمەکاتەوە لەسەر شاری سلێمانی و حەوادیس کەمەکاتەوە کەرەوە لە هەمووی گرنگترە. درێژی ڕێگا 100 مەتریەکە 146 کیلۆمەتر دەبێت و لە سەرەتادا 32 کیلۆمەتری لێ جێبەجێ دەکرێت کە لە پردی تاسووجەوە بۆ گوندی دەمرکان جێبەجێ دەکرێت. 399 ملیار دینار بۆ پرۆژەکە تەرخان کراوە و کۆمپانیای قەیوان بەشی یەکەمی پرۆژەکە جێبەجێ دەکات و 2 قۆناغەکەی دیکەشی دوای تەوابوونی قۆناغ یەکەم تەنتەرینی بۆ دەکرێتەوە. درێژی ئەم شەقامە 32 کیلۆمەترە کە خاڵی سەرەتاکەی لە شارۆچکەی تاسووجە لەسەر پردەکەەوە دەست پێ ئەکات. خاڵی کۆتایەکەی لە گوندی دەمرکانە کە دەکەوێتە پشتی بازگەی سلێمانی عەربەت. گوژمێن پرۆژەیە 322 میلیۆن و 600 هەزار دۆلارە کە لەلایەن حکومەتی هەرێمەوە بۆی کراوە. تەواوی ئەم پرۆژەیە لە ماوەی 3 ساڵی کارکردندا جێبەجێ دەکرێت. پلانێکی تۆکمەمان بۆ داناوەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان کە بە باشترین شێوە و لە کاتی خۆیدا و بە جوانترین شێوە و بە کواڵیتیی بەرز وەکو هەموو کارەکانی کەی قەیوان جێبەجێ بکرێت و خزمەت بە شاری سلێمانی. بەشی یەکەمی پرۆژەکە لە گوندی دەمرکان لە تاسلوجە کۆتایی دێت و لەوێشەوە قۆناغی دووەمی بۆ تونێلی پێشڕەو دەبێت و کۆتاییەکەشی دەبێت بە شەقامێکی 40 مەتری و 7 ناوبڕی بەرزەپردیشی تێدەکەوێت کە سەرجەم خۆناغەکانی بڕیارە دوای 3 ساڵی دیکە کۆتایی بێت بۆ مەرجەی کارەکانی نەوەستێت و بە دەردی پرۆژەکەی پێشوو نەچێت کە 7 ساڵ بەر لە ئێستا بەردی بناغی بۆ دانرا. ڕەمیە عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.